دیارە ئێوارەی ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستاییەکێک لە کتێبە جیاوازەکان کە بێگومان ئێمە زۆر کەم دیداری ڕۆژنامەوانی خود دیداری ئەدەبی ئەبینین کە لە دووتۆی کتێبێکە جارێکتر بڵاو بکرێتەوە بەشێک لە نووسەر و کەڵا ئەدیبان بتوانن کە بەشێک لە لایەنی شاراوەی ژیانی خۆیان بۆ ڕۆژنامە نووسێک یاخود بۆ نووسەرێکی تر باس بکەن و لە ڕێی گفتوگۆکانەوە جارێکتر لە ڕێی کتێبەوە بگەڕێتەوە. ئەمەوارێ و مەراسیمی ناسان و بڵاوکردنەوەی یەکێک لە کتێبە جوانەکان کە ویژدان پێنانەکانی ئەدیبێکە دیارە ئەم کتێبە گفتوگۆیەکی کراوەیە لە نێوان هەریەک لە نووسەران شاخەوانستەیەک وە لەگەڵ یەکێک لە کەڵا نووسەرەکانی نێو ئەدەبیاتی کوردی ئەویش شێرزاد حەسەنە کە کۆمەڵێک دیداری ئەدەبین گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز کاک شاخەوانستێک کە نووسەری کتێبەکەنەوە ئێوارەیە لە کورسات مەگەزین میوانن. زۆر بەخێر بێ کاک شاخەوانم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. بیرۆکەی دیدارێکی ئەدەبی لەگەڵ یەکێک لە کەڵە نووسەرەکانی کووردا لەکوێوە سەری هەڵا ئایا بەشێک لە ژیانی نووسەر شێرزاد حەسەن تۆ ئاگاداریت یاخود پێویست بوو ئەم هەنگاوە بردرێت لە ئەدەبیاتە؟ ئەلبەتە ئەنجامدانی دیداری ڕۆژنامەنووسی کاچێتە خانەکاری ئەدەبی ڕۆژنامەنووسیەوە شتێکی تازە نییە نە لە دنیاە ناو ئەدەبیاتی کوردیا بڵە مۆڵامە داهێنانی من و پێش من نەکراوە بەڵکو هەر لە ماوەی ڕابردووە ینی هەمووی چەند ڕۆژێکە بێ دەستگای چاپبەخشی سەردەم دوو دیداری ئێجگار گرنگ و جوانیان بڵاو کردەوە یەکیان بەناوی بۆنی گواڤاکە دیدارێکی ئەدەبی دوور و درێژە لەگەڵ گارسیا گابریێل مارکیز کراوە کە بێگومان مارکیز خاوەنی خەڵاتی نۆبڵ و نووسەری ڕۆمانی سە ساڵتەنیاییە و ئاوی تریان یەکێکە لە دیدارە جوانەکان لەگەڵ ئەمبێرتۆ ئیکۆ نووسەری گەورەی ئیتالی کە یەکێکە لە ڕۆمان نووسە گەورە جیهانیەکان. ئەلبەتە ئەم جۆرە لە دیدار لە دنیا هەیە لەگەڵ نووسەر و ئەدیبان و ئەوانەی کە ناوێکی گەوریان هەیە لە ناو دنیای ئەدەبیاتە ئەنجامە درێت بۆیە وەکوتم شتێکی تازە نییە من کردبێتم بەڵام بۆ کورد بۆ ئێمە فراغی گەورەمان هەیە لەم جۆرە کارانەیە بەتایبەتی ئەوەی کە تۆ کەسێکی مختصبی لە بواری ئەدەبی ڕۆژنامە نووسیاوە ئاگاداری ناو دنیای ئەدەبیات بی من بۆ خۆم هەر لەو کاتەوەی کە دەستم بە خوێنەوە کردووە لە 15 ساڵی ڕابردووە خوێنەرێکی جدی بەرهەمەکانی شێرزاد حەسەن بووم و جۆری لە هاوڕێتیش ساڵانێکی زۆرە لە نێوانمانە هەیە و بەردەوام کە یەکمان بینیوە دیدار و گفتوگۆی ئەدەبیمان کردو ئەلبەتە بۆ سایت و ڕۆژنامەنا بۆ خۆمان کە پێکەوە دانیشتوین لەبەرەوە دایمەن ئەو بیرۆکەیەم هەبووە کە بتوانین ئێمە پێکەوە کارێکی ئاوا بکەین بەڵام ئەمە وردە وردە بیرۆکەیە و ئەوێت تا چۆن پێگە ئەم بیرۆکەیە بەڵام لێت نەشارمەوە من لە 15 ساڵی ڕابردووە شێرزاد حەسەن یەکەم کەس نییە کە دیداری وام لەگەڵ کردووە لەگەڵ زۆربەی زۆری نووسەرانی کوردیدارم کردووە جا لە هەر پارچەیەکی کوردستان و لە هەر وڵاتێکی کوردستان بەیانی کەم نووسەری کورد هەیە تۆ ناوی بڵە من بڵم دیدارم لەگەڵانە کردبێ بۆ ئەمەم کردووە لەبەر ئەوەی کە ئەزانم دیداری ئەدەبی بەشێکە لە ژانرە ئەدەبیەکان ینی دیدارێکی ئەدەبی ئەگەر بە شێوەیەکی زانستیانە و ئەدەبیانە بکرێکی کەمترین لە نووسینی شعرێکی جوانیان لە نووسینی چیرۆکێکی جوانیان لە نووسینی ڕۆمانێک بۆ لەبەر ئەوەی تۆ لەناو ئەم دیدارە ئەدەبێ ئەتوانی عاقلانە پرسیار لە نووسەر بکەیت و هەموو نێنەکانی نووسەر بێنیتە دەرەوە یعنی هەموو دنیابینیەکانی نووسەر بۆ ژیان بۆ ئەدەبیات بۆ نووسین و تێڕوانینی شخصی خۆی بۆ ئەو مەسەلانە و سەرکەوتنەکانی شکستەکانی هەمووەمانە بێنیتە دەرەوە جارێکی کە بیکەیتەوە بە کەرەستێک بیدێتەوە بە خوێنەر لایەنە شاراوەکانی تۆ بۆ خوێنەر ڕووناکەیتەوە لەبەر ئەوە من لە ماوەی ڕابردووە لەگەڵ زۆربەی نووسەران ئەو کارم کردووە لەگەڵ هەندێکیانە بەس دیدارێکی کورد بۆ ینی دیدارێک چەند هەزار وشەی بەڵام لەگەڵ چەند نووسەرێک کاری جیاوازم کردەوە بۆ نمونە لەگەڵ کاروان عومەر کاکەسوور کە بە کاروان کاکەسوور ناسراوە کتێبێکی تایبەتم کردووە لەسەر تاکدەنگی و فرەدەنگی لە ناو ڕۆمانە کەەوە بەشێکی گرنگە تەکنیکێکی گرنگە لە ناو ڕۆمانە کە هاتوین ئێمە لە باتی ئەوەی کە خەڵک بگەڕێ بە دوای سەرچاوی عەرەبی و ئینگلیزی لەسەر فرەدەنگی لە ناو ڕۆمانە بگەڕێ ئێمە هاتوین لەگەڵ نووسەرێکی کووردا ئەم کارم کردووە کە خۆی لە ڕۆمانەکانیان زۆر ئەمە ئەزمونوناکەوە شارەزایە ئەمەم کردو بە سەرچاوێکی گرنگ بۆەوەی کە نووسەری کورد بە تایبەتیوانەی ئارەزووی نووسینی ڕۆمانیا شارانەوە لەسەر ڕۆمان شارەزا بن ئەوە بخوێنەوە و ئەو ئەزمونێکی تریشم لەگەڵ عەلی عوسمانی یاعقوب کردووە لەسەر تەکنیکەکانی نووسینی ڕۆمان چەند تەکنیکەیە بۆ نووسینی ڕۆمان مەسەن شێوازی گێڕانەوە کارکتەر فلاشباک هەموو ئەوانە لە کتێبێکە بە ناوی تێگەیشتن لە ڕۆمان کەەوە کتێبێکی تایبەتە بە قسەکردن لەسەر یەکێ لە تەکنیکەکانی ڕۆمان و ئەزمونێکی کەم هەبوو لەگەڵ ڕێبارسی ویلی هاتین لەسەر شعر قسەمان کرد لەسەر شعر خۆی چییە وەکو ژانر
ئەجا لەسەر شعری نوێی کوردی لەسەر شعری کلاسیک ئەجا لەسەر شعرەکانی ڕێبوار ینی هەمووەمانت بۆیە بۆ باسەکەم بۆی کە بزانی پاشخانێکم هەیە لەوەی کە بەلامەوە گرنگە وەک ڕۆژنامە نووسێکی دەبی کە چەند ساڵێک لەو بواریایشەکان لەکەڵ نووسەران لە نێو نووسینەکانی تۆ لە نێو ئەدیباتی توای بوونیان هەبێت ئەکی چونکە ئەمانە ساڵانێکی زۆرە خوێندویانەتەوە ئەزممویانەیە ئەتوانن لە ماوەیەکی کورتە زۆر شت بە خەڵک بن بگەڕێمەوە سەر پرسیارەکەت بۆ شێرزا حەسەن شێرزا حەسەن وەکوتم یەکێکە لەو نووسەرانی کە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی چیرۆک و ڕۆمانی ئێمە شێرزا حەسەن دێت لە هەشتاکان بازێکی گەورە بەسەر شێوازی نووسینی چیرۆکی ئێمەدا ئەوە دنیابینی ئێمە گۆڕێەوە و نەوەی لە دوای شێرزادەوەی هەمویان قەرزاری شێرزادن وەلەژێر تەسیراتی ئەدەبیاتی شێرزادا نووسیویانە لەبەرەوە هەڵبژاردننی شێرزاد بەلای منەوە یەکێک بلەو خەونانەی کە ئەمزانی شێرزاد دەتوانێت لە کتێبێکی وایە زانیاری زۆر دەربارەی چیرۆک دەربارەی شعر دەربارەی ئەدەبیات و دەربارەی پەروەردەش چونکە شێرزاد بیرێ نەچێت تەنها ئەدیب نییە ئەزمونکارە لە بواری پەروەردە و لە بواری تێڕوانینی ئایدۆلۆژی و سیاسی و ئاینیشەوە لەو بوارەشە کەم تەرخەمی نەکردەوە ئەو بەشی یەکەم بەشی دووەمیەوەی کە شێرزادمان بژاردکاری لەسەر بکەمەوە بوو کە ئێمە لە ساڵی 2019 ئەو کاتە سەر نووسری گۆڤاری ئەدەبی بارامم لە دەستگای ئایدیا دیدارێکی کورتم لەگەڵا کرد دیدارەکە زۆر خوێنرایەوە و خەڵک زۆر پێشوازی لێ کرد ئەوە زیاتر هانیدان بۆ ئەوەی کە بتوانین ڕۆژە لە ڕۆژان من دانپیانانەکانی شێرزاد بنووسمەوە کە بکرێ بە دیداری تەمەن وتیایە لەسەر زۆر ژانر قسەمان کردووە باشە من کەسێک کتێبەکەکەم ئەڵێ دانپیانانەکانی ئەدیبێک کەوایە زۆر بابەت هەیە کە ئێمە لەلایەنی شاراوەی ئەگەر هەم ژیانی ئەدەبی بێت یا ژیانی تایبەتی نووسەر شێرزاد حەسەن بێلەوانەیە بێ کەم جار بێ ئێمە لەنێو ئەم کتێبە بیبین ئەم دانپیانانەش بە هەماشەوە هەر ئەمان تعبیر و هەمان بابەتە خۆش بابەتێکی جیاوازتر لە کتێبەکە بێگومان تۆ لە کتێبێکی وایە ئێمە دیدارەکەمان بە شێوەیەوە نەکردو من لە ڕێ ئیمێڵ و فەیسبوک و یا هەر تۆڕێکی کۆمەڵایەتی درەوە پرسیاری بۆ بنێرمەوە بۆ بنێرێتەوە چکەوە ڕاستە لە ناچاریە ڕەنگە ئەندێ جار پەنای بۆ بەری بەڵام ئەوە جۆرێک لە ئەنجامدانی دیداری مردووە بەڕاستی بەڵام ئێمە دیدارەکەمان وا کردو ڕوبەڕوو دانیشتوین لە کافتریایەک من پێشتر خۆم حازر کردووە دەبیاتی شێرزاتم خوێندوتەوە و جۆم لە دیدارەکانی تری گرتووە ئەو کاتانی کە پێکەوە بووین یا بە تەلەفۆن زۆرمان قسە کردووە لەبەرەوە هەوڵم داوە هەموو شتانە دووبارە نەکەمەوە لە پرسیارەکانمان کە پێشتر لێ کراوە هەوڵم داوە بە وردی بچمە ناو دەروون و سایکۆلۆژیای شێرزادە ئەو شتانی کە تا ئێستا نەیوتون پێی بدرکێنم بۆیە لە ناو کتێبەکەیە تۆ بەر کتێبێکی ئێجگار چێژبەخشەکەوی لەوەی کە بەڕاستی شێرزادانی بە زۆر شتاناوە لەو کتێبەیە کە ئەوکو خۆیڵێ کتێبی تەمەنما ئەوە ئەگەیتە کۆتایی کتێبەکە وەسیەتی تایبەتی شێرزادە خوێنیتەوە کە تا ئەم دقەیە ژن و مناڵەکەشی ئەو وەسیەتیان گوێ لێ نەبووە کە لە کتێبەکەیا کردوێتی باشە زۆر کاتەیە نووسینەوەی ژیانی تایبەت یاخود بەشێک لە ژیانی ئەدەبی یاخود دەربابەتێک تر بێ بەشێک لە کەڵە نووسەرانی جیهان یاخود بەشێک لە کارکتەرەکانی جیهان کە ئەیانەوێت ژیانیان نەفەوتێت یاخود بڵین بەشێک لانی شاراوی ئەوان لە ڕێی کتێبێکەوە بگات بە خەڵک وەتە لە ڕێی چاوپێکەوتنەکانەوە نایڵێن ئەم بابەتانە چ جیاوازێکی هەیە لەوەی کە خەڵک کەسێک بیرەوەری خۆی بنووسێتەوە واتەمە بەسم لەوەی ئەم کتێبە بۆ بەشێک لە ژیانی ئەدەبی و لە ژیانی تایبەتی نووسەر شێرزاد حەسەن چ جیاوازێکی لەوەی کە ئەگەر خۆی بێت ئەم بابەتانە بنووسێتەوە بەبێ پرسیار وڵی ڕەنگەوە شێرزا خۆی وەڵامی ئەوە باتەوە لە بەشێکیان ناتایبەتە بە خۆی باشترە بەڵام ئەوەی کە تایبەتە بە من جیاوازێکی هەبێت جیاوازی هەیە لە جیاوازەکەی لە چییە؟ مەسەلەن تۆ کە وەکو ڕۆژنامە نووسێک بەرامبەر نووسەرێکی واداهانیشیە توانی بەگیری بێنی ینی من زۆر پرسیاری تایە طبعا ئێمە دیدارەکە ماوەکو خۆی نووسیوەتەوە تەنانەت لە شوێنێک داوای قاواکان نووسیمەوە شێرزا داوای قاوای کرد بۆی زۆر زیندوو بێ زۆر ڕاستەخۆ بێ لەبەرەوە لە هەندێک شوێن پرسیارم لێ کردووە وەڵامەکەی بەدڵم نەبووە دیسانەوە پرسیارەکەی لێ یەکەمەوە بۆ ئەمەوێ ئەو شتێک کە ئەمەوێ بیڵێت هەنی ئەو زۆر جیاوازە لەوەی کە کابرادانیشە بیرەوەری خۆی بنووسێتەوە ڕۆژێەوە نێو نەرچوون بۆ وام کرد و وام وت و ڕۆیشتم و وام نووسی تۆ کە دیداری لەگەڵەکەیت ینی ئەبێ بە دڵی تۆ قسە بکە ینی ئەو وەڵامی تۆ لی دەرێنیت ئەجا ڕەنگە و لە بیرەوەریە نەیە زۆر باسکە بەڵام ئەوە ئیشی ڕۆژنامە نووسی عاقڵەکە بتوانێت چۆن ئەوەی لێ دەرێنیت وەکو خۆیڵێ تۆ تووشی کێشەی گەورەت کردم لە ژیانە هەرچی ئەوەی ژێر بەڕەبوو پێ دێنامە سەر بەڕە لەبەر ئەوە ینی ئەم جۆرە دیدارانە لە دنیا تاموچێژێکی زۆر زۆریان هەیە و سەرمایی گەورن بۆ ناو کتێبخانەی کوردی و فەڕەنا بەیانی شێرزاد کۆچی دواییەکە هەموو شتانە لەگەڵ یەچێتە گۆڕەوە بەڵام ئەوە ئێستا نە ئێستا ئەگەر شێرزاد هەر شتێکیشی لێبێ لەو کتێبەیان ماوەتەوە خوێنەرانی شێرزاد دوای
چەندین ساڵی کاتوان بێن دانپیانانەکانی خۆی بخوێن. بێگومانم پێش ئەوەی کە ئەم کتێبە بە بڵین مەراسیمی بۆ بکرێت و ئەمڕۆ بڵاو بکرێتەوە شێرزاد حەسەن خۆی بینیوێتی ئەکیت ئەو لەسەر وتەکانی خۆی لەسەر ئەو وەڵامانی کە بۆ تۆی هەبووە کاک شاخەوان وتەی چییە؟ وەڵاهی ئەڵبەتە پرسیارم لێ نەکردو بەڵامەوە قسەی خۆیەتی ئەو لێشی پاشگەز نییە حتمما من لە دوایەوەی کە دەنگەکەم نووسیوەتەوە کردومەتەوە بە نووسین بۆم نردوەوە سێری کردووە و ئەگەر شتێکی بەسیید لە شوێنێک هەبوو بێ دەستکاری کردووە گینانە هەروەکو خۆیەتی و ئەوە قسەی خۆی ینی شێرزاد هەندێک شتەیە نەیشاردوێتەوە لە دنیا قسەی زۆر لەوە ئینتری کردووە ینی بەڵام ئەوەی لەم کتێبایە ئێمە هەوڵمانداوە شتێک بێت لە ڕاستیە هەم بۆ دنیای ڕۆشنبیری ئێمە بۆ دنیای ئەدەبیاتی ئێمە سوودێکی هەبێت. ئاماژ لە چاو پێکەوتنەکەی تۆ تەنها دەرخستنی بەشێک لەلایانی شاراوەی نووسەر شێرزاد حەسەن یاخود ئامانجێکی تریشت هەبوو تۆ؟ ئامانجێمە کاری ڕۆژنامە نووسی ئەدەبی ئەمە وەکوتم ینی لە دنیا ئەم جۆرەی شانە هەیە ئەو نووسەرە منی ڕۆژنامە نووسی دەبیم ئەو کاری خۆیەکە منیش کاری خۆمەکەم هەردووکمانی شەکەمانەوەی پێکەوە دانیشین ئەم گفتوگویانە بکەین و ئامانجیش بەڕاستی لە کارەکە ئامانجی سەرەکی ئەوەیە کە یەکەم هەندێک لایانی شاراوی نووسەر هەیە نەمرێدەم لایەنانە بخرێتە ڕوو بۆ خەڵک و دووەم ئەمە وەکو چالاکێکی ئەدەبی بەڕاستی چالاکێکی ئەدەبی گرنگە ئەوە هیچی کەمتر نییە لەو کتێبانی شێرزاد کە لە ڕابردووان نووسێتی چ وەک چیرۆک یاوەک ڕۆمان و کارێکە کە دڵنیام خوێنەرێکی زۆریە بێەوە تام و چێژێکی تایبەتی هەیە جیاواز لە چیرۆک و ڕۆمانەکانی شاخەوان هەستەکەم وەکو ڕۆمانێک بێ کە دوو کارکتەرەندانی چون پێکەوە کۆمەڵێک بابەتە گێڕنەوە ئەکی جانرێکی ئەدەبیە تاموچێژی هەبێ بۆ جانرێکی ئەدەبیە وەکوتمەکو هەموو ژانەرەکانیکە و تاموچێژی خۆشی هەیە بەڵێ بۆ خوێنەر و جۆرێکە لە دیالۆگی کراوە لە نێوانمانە ئەو لە من فێر بووە من لەو فێر بووم من پرسیار لەوەکەم ئەو پرسیار لە منەکە هەندێک جار بیرمانەچێتەوە کامان ڕۆژنامە نووسین و کامان نووسەرین بۆ حکومەی کە وەکوتم من خوێنەری جدی بەرەمەکانی شێرزادم وە کەم شتی شێرزادێ نەخوێن بێتەوە لەبەرەوە زۆر جار لێمان تێک چۆ کێ پرسیار لە کێیەکە کێینەکە ئامان جێر دوکشمانەوە بۆ کە خزمەتێک بە ئەدەبی کوردی بکەین. ئەکرێت لە دوای خوێندنەوەی ئەم دیدارە ئەدەبیەوە من چەندێک لە ژیانی نهێنی شێرزاد حەسەن شارەزار من لەو بڕوامی شتێک نەماوەتەوە نەوترابێت لەو کتێبەیە ینی وەکو خۆی لە دیداری تەمەنیەتی و ئەم ێوارێ شتێکی کەشی هودوتی منی تر دیدار ناکەم تاو بەسە ئەوەی هەبوو تا ئێستا لەوێ وتومە بەسێک لە کۆڕەکە بکەینم ئێوارەیە کۆڕەکە چۆن بوو کۆڕەکە پێشوازی چۆن بوو بۆی ئەلبەتە هەم کتێبەکە سپۆنسەری کتێبەکە و هەم سازدانی مەراسیمەکە لەلایەن دەستگای دامەزراوەی کەریمی عەلەکە بە سپۆنسەری زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ کە ئەوان پێشتریش لە کار و چالاکیەکانی منە هەم سپۆنسەر بوون هەم هاوکارێکی گەورەم بوون هەڵبەتە دیدارەکە ماوەیەکی زۆر کورتە تەواو بووە هەر لەو ماوە کورتە شاچاپ کرا ئەمە فەزڵی ئەوانە لە ڕاستی ئەگەرەوان نەبوونە من نەمەتوانی بەو خێرا خۆتە زانی لەم ڕۆژگارە دۆزینەوەی سپۆنسەر بۆ چاپکردنی کتێب زۆر قورسە و وەزارەتی ڕۆشنبیری و حکومەتیش قەیرانی چانەیە کە ناتوان هاوکاری هەموو نووسەر دیبا بکەن لەبەرەوە ئەگەر ئەوان نەبوونایە بەڕاستی بەو ماوەکەمە کورتە نەمانەتوانی ئەمە کتێبەکە بخینە بەردەست خوێنەر بۆیە من زۆر سوپاسیانەکەم زۆر سوپاسی هۆڵی خاگەکەم کە بێ بەرامبەر و زۆر لێبوردووانە بە زۆر خزمەتیان کردین ئەمڕۆ هۆڵەکەیان بۆ دابین کردین و سوپاسی هەموو ئەو نووسەر و خوێنەر و هاوڕێ دڵسۆزاکەم کامڕۆ لە مەراسیمەکە ئامادەبوون لە ڕاستیە مەراسیمەکە ئێجگار قەرەباڵغ بوو و خەڵکێکی زۆر بەشدار بوون لەوێ و پێکەوە لەگەڵ مامۆستا شێرزاد گفتوگۆمان کرد لەسەر هەندێک شت کە لە کتێبەکەیان نەوترا بوو هەندێکیشیان وترابوون و هەندێک خەڵکیش لەوێ سەرنج و تێبینی و پرسیاریانە بوو پرسیاریان کرد بە شێوەیەکی گشتی ئێوارەیەکی ئەدەبی جوانمان بەڕێ کرد. ماوەی دانیشتنی تۆ لەگەڵ نووسەر شێرزاد حەسەن چەندێکی پێچوو بە ئەوەی کە تاوای پرسیارەکانت چونکە گەر سەیری بکەین لەوانەیە بڵێ خوێنەر بڵێن ئەمەلەوە چێت بە چەندین ڕۆژ و چەندین دانیشتن و چەندین خاوە خواردنەوە ئەم دیدارە تەواو نەبووە بەڵام پێم خۆشە بزانم ماوەی چەندێک وەڵامی پرسیارەکانتە وەرگرت. ئێمە من زۆر دەمێکە لەگەڵ مامۆستا خەریکم وەکوتم بەشی یەکەمیان لە 2009 کراوە ئەو کاتە لە گۆباری ئەدەبی باران لە ژمارە 8 یان 9 بڵاو بۆتەوە بەڵام بەشی دووەمی دیدارەکە نزیکەی ساڵونیەکە من بەردەوام لەگەڵ مامۆستا شێرزاد لە گفتوگۆیان کە با ئێمە ئەم پرۆژەیە درێژە پێبین و بیکەین بە کتێب و وەکو دیدارێکی ئەدەبی بیهێڵینەوە ئەوڵ بەتە زۆر سەرقاڵ و ئەوانەیە وەک ئامادەش نەبوو هەرەی واز بێ نازانم تۆ هەندێک قسەم پێەکەی کە
لەسرم دوایی ئەبێ بە ماڵ و ئەوانە من هەر موسیر بووم لەسەر ئەمزانی باخی کتێبەکە لە کوێ ئەمزانی ئەوە ئێستا لەگەڵ هەندێک نووسری ترکە نامێنایان بڵم ناوی گەورە و نووسری گەورن ئێستا خەریکم لەگەڵ ئەوان دوو پرۆژی ترمانەیە ئەیکەین و ئەوانە دێکیان نیوەی کراوان دێکیان لە سەرەتای ئەوان لەبەرەوە من ماوەی ساڵ و نییەکە دەبێکە بەشێک لەو نهێنیانە و پێشکراکەم کاکشاخان لەبەر ئەوە دەمێکە خەریکین ماوەی دانیشتەکانمان ینی کورد بووە ئەوەی کە دانیشتون کردومانە لە چەند سەعاتێکا کردومانە بەڵام گفت و گۆکان و خوێندنەوە و قسەکردنەکان و ئەوانە کاتی زۆر زۆری بردووە کەوایە ئەکرێ چ نووسەرێک ئەوەندەجێی بایەخی نووسەر شاخەوانستیق بێت کە وا ئەکات کاتی خۆی پرسیاری خۆی و گرنگی بات بەوەی کە تەنانەت پرسیارەکان و وەڵامەکانیش بکاتە کتێبێک و بڵای بکاتەوە لە ڕاستیە بۆ من هەموو تەوەرێک و ژانەرێکی ئەدەبی جێگەی گرنگی و بایەخی خۆی هەیە و سەیری کتێبخانەی کوردیەکە من خۆم کتێبخانێکی گەورەمەیە لە ماڵەوە و بیر لەواکەمەوە چی لە ناو کتێبخانەیە مە فەراغی هەیە لەو بابەتانەیە ئەیکەم بەتەوەر منە لەگەڵ نووسری کووردا دیدارم نەکردووە بەڵکو گەڕام لە ناو کتێبخانەی کوردیە ئەو نووسرە عەرەبانەی کە هەرێکیان لە وڵاتانی کۆیت و عێراق و سووریا و میسر و ئەوانە لێرە کتێبەکانیان کراوە بە کوردی و خوێنەریان زۆرە چوم لە فەیسبوک دۆزیمنەوە لە ڕێگەی هاوڕێکمەوەکەەوە عریبیزانێکی زۆر باشەوە پەیوەندیشی لەگەڵ هەندێکیانە بوو کاگڕانز دەرجەبارکەلاری لێرە زۆر زۆر سپاسیەکەم چاوی ماچەکەم پێکەوە بیرۆکەیەوە مایەکە بۆ دیدار لەگەڵ ئەمانە نەکەین چکەمانە زۆر لە ناو کووردا خوێنرێنەوە زۆر ناسراوە بۆیە ئەو پرۆژەیەشمان کرد بە کتێبێک بەناوی ڕۆمان و دنیابینی لەگەڵ نووسەران لە کۆیت لە عێراق لە میسر لە سووریا ئەمانە هێنامان کردمان بە کتێبێک وانە جا لەو کتێبەیە جگەل لە دیداری ئەدەبی بابەتی ئەدەبی من چوومەتە ناو بابی سیاسیشەوە و تومەیە نووسری عەرەبن ئێمە کیمیاباران کراینەڵوێستان چی بوو ئەنفال کراینەڵوێستان چی بوو کۆڕۆ کراینەڵوێست ینی جگەل لە ئەدەبەکە ئیستقلالم کردو بۆ مەسەلەی نەتەوایەتی و سیاسی و ئەوانش بەڵام ئەو نووسەرانە جێگەی بایەخی منن کە لە ڕاستیە نووسری جدین و لە ناو کووردا خوێنرێنەوە و بەرەمەکانیان شیاوی ئەوەیە کە قسەیان لەسەر بکرێ وەکووت مێسەیەک دوو پرۆژەمان هەیە لە سەرەتایەوەندێکیشیان کراوە ئەوانە ئینشەڵا تەمە ناکەم فریاکەوینەوەش تاوکەین کەوتە لە دو پرسیارما پرۆژەکانە پێ ئاشکرا ناکەم بەڵام ئەمەیە بزانم کە ئەم جۆرە دیدارانە بۆ بەشێک لە کەڵە نووسەران و لە ئەدیبانی کورد و هەروەها جارێکی تر ئاشکراکردنی بەشێک لە لایەنی شاراوەی ژیانی ئەوان ئەبێت چارکی شاخەوانستیق یاخود ئەم جارە لە بوارێکی بابەت و ینی بابەتێکی جیاوازترە ئەنووسیت و بڵاوەکەیتەوە ڕاستیان من جگە لە دیدارە دەبیەکانم خۆم نووسەرم و کتێبیشم بڵاو کردوەوە لەو بوارەوە بەڵام وەکو ڕۆژنامە نووسیە دەبی دایم خەمی منە ئەوی شانەکەم ئەو دیدارانم کردووە لە داهاتوو شابێکمان بەردەوامە بم لەسەر ئەو کارانە چووکە زانم ئەو کارانە بۆ دنیای ئەدەبی ئەمە زۆر گرنگە من لە چەند ساڵی ڕابردووە ئەو کتێبانی کە بڵاوم کردوونەتەوە لەسەر هەمووکو دیدارەمەکو نووسینی خۆم لەسەر دنیای ئەدەبی ئێمە زووی ناکە فیلباکەکانیانم پێگەیشتوێتەوە ینی بە چەندین تەلەبەی ماستەر و دکتۆرا هاتووە لەگەڵم دانیشتووە قسەمان کردووە لەسەرەوەی چی بکات چۆن نامەکەی بنووسێ کام ڕۆمانە باشە کام هەڵبژێرێ کام چیرۆکە کام نووسەرە و کتێبەکانی خۆشمە بینمەوە بۆ بە سەرچاو بۆ نووسینی زۆر لە نووسەر و لێکۆڵەرانی تر یعنی تازەترینیان لە فستیڤاڵی ئەدەبی گەلاوێش کتێبێک لەسەر شعری دوای ڕاپەڕی نووسرا بوو کاک خەسرە و میراودەلی نووسیوێتی کتێبێکە و بڵاو کراوەتەوە لێ بێ بەرامبەر نابشکرا حەوت سەرچاوی یا بەکاراتۆ سییانیان کتێبەکانی منەکەەوە ئەو پەڕی خۆشحاڵیە بۆ من گەرەچێکی ترما بێ کاکشاخەوان بەو هیوایم کە بەردەوام بێت وە ئەم جۆرە کتێبانە بێگومان و خۆدا ئاماژەت پێکرد گرنگن بۆ نێو کتێبخانەی کوردی فەرموو وڵی من زۆر زۆر سپاسانەکەم میدیا میشاتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و ئاستی ئەدەبی و ئێوەش کەمتان نەکردووە لەو بوارەیە سوپاسانەکەم لە ڕاستی ئەم جۆرە کارانە زۆر زۆر گرنگن و لەو هەمووی گرنگترەوەی کە ئێمە لە کوردستان ئێستا ماشەڵا میدیامان زۆرە وا بکەین کە بوارەکان جاکەینەوە یعنی ڕۆژنامە نووسی ئابووری تایبەت و مختص بێ بە ئابووری ویشی تر نەکات سیاسی عینەشت ئەدەبی عینەشت وەرزشیش عینەشت و تەندروستیش بە هەمان شێوە بۆ چووکە
تۆ کە لە بوارێکا مختص بوو ێستا من لە ئەدەب خۆم خوێنەری ئەدەبم ئەدەبە خوێنمەوە کاتێکە کاری ڕۆژنامە نووسی ئەدەبیشەکەم بێگومان نەتوانم ئیزافەیەک بخەمە ناو دنیای ئەدەبیەوە بەڵام ئەگەر من دیدارێک لەگەڵ ئابووری ناسێکا بکەم بەڕاستی چی لێ نازانم ئەوە ئیشی منیش نییە وادارم ئەم مینانە لە کەناڵەکانی ڕاگەاندن جیا بکرێتەوە و بە هەمومان بتوانین هەنگاوێک لەو دنیای ڕۆشنبیریە بچینە پێشەوە و میدیاش بتوانێت پشتگیری ئەمەمانان کە وەکەوەی کە تا ئێستا ئێوە کردوتانە من زۆر سوپاسانە. دووبارە بەخێربێ سوپاس بۆ بەرەی شاخەوان سێق نووسەر کە لە بەشێ پرۆگرام لەگەڵمان بوویت دووبارە بەخێربێ کاک شاخەوان.